جنین بلاسخار نێردەی نەتەوەیەکگرتووەکان لە عێراق لە دوایین راپۆرتی خۆیدا باسی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرد و وتی یەکێک لە پارتەکانی گەرانی هەبووە لە هەڵبژاردن و بڕیاریدا بەشداری لە هەڵبژاردن دەکات، بەڵام ئێمە ئەمانەوێت هەڵبژاردنێکی ڕۆن گشتگیر بەڕێوە بچێت و هەمووان تێیدا بەشدار بن. هیوادارم وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردن دیاری بکرێت و لە 4 مانگ تێپەڕ نەکات. بۆ مەرجەی کورسی کۆتاکاریش بۆ پێکاتەکان بگەڕێتەوە. با بزانین دیدگای پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دوای گوتارەکەی نێردەی نەتەوەیەکگرتووەکان چۆنە. بۆ ئەمە بەستە میوانداری بەڕێز سەنگەر کاگنەبی بەرپرسی کانەبی بەرپرسی لقی 23 پارتیمان کردووە. کاک سەنگەر سواز بۆ ئامادەبوونی بەڕێستان. نێردەی نەتەوەیەکگرتووەکان باشکرا لە ئەنجومەن یاسایشی نێودەوڵەتی ئەڵێت ئێمە دەمانەوێت وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردن دیاری بکرێت، کەواتە هەڵبژاردن دوا دەخرێ؟ زۆر سوپاس. هەڵبەتە خۆ هەر لە سەرەتاوەش کە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی ڕاگەیاند و لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە ئاشکرا ڕاگەیەندراوەکە ڕاگەیەندرا کە پارتی دیموکراتی کوردستان ئامادە نییە بەشداری لەو هەڵبژاردنەدا بکات لە هەرێمی کوردستان کە دەگوزەرێ لەبەر ئەو هۆکارانەی کە پێشتر لە بەیاننامەکە بەڕوون و بە ئاشکرایی دیاری کرابوو و بە تایبەتتر لە هەموو بابەتەکان گرنگتر مەسەلەی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان وەک دەبینین بەڕێز پلاسخارد لە ئەنجومەنی ئاسایش بە هەمان شێوە تکرار دەکاتەوە، دەڵێ دووبارەی ئەوە دەکاتەوە کە هەڵبژاردنەکان لە 4 مانگی ئایندەدا بکرێت بۆ مەرجەی مافی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان دیاری بکرێت. لەبەرەوە پارتی دیموکراتی کوردستان هەرخۆی کە ڕووبارێک خوێنی لە پێناو ئازادیدا ڕشتووە بە سەدان و بە هەزاران پێشمەرگە و سەرکردە و فەرماندە و کادیری پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی شۆڕشە یەک لە دوای یەکەکان لە پێناو ئازادیدا خوێنی خۆیان ڕشت و لەگەڵ ئەوەشدا دیزاینەری هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە پاش ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە بەهاری ساڵی 91 ئەو جەنابی سەرۆک بارزانی بوو پێشنیاری ئەوەی کرد و بڕیاری لەسەر ئەوەدا دەبێ ئەو لایەنە شۆڕژگێڕیە حکومە شۆڕژگێڕیە بگوازرێتەوە بۆ حکومڕانی شار مەدەنی و بە هەڵبژاردن خەڵک لە کوردستاندا نوێنەری خۆی ئازادانە هەڵبژێرێت. بۆیە پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک پاشەکشە لەو مەسەلا دیموکراسیە لە هەرێمی کوردستان نەکە بە چارەسەرکردنی تێگەیشتر پێشتر هەموو هەوڵەکان یاخود هەموو سیناریۆکان باوە بڵین هەموو سیناریۆکانەوە بوو کە هەڵبژاردن دوا دەخرێت و لە مانگی حوزێرانە ناکرێت. دەبوو داواکاریەکانی پارتی جێبەجێ بکرا یاخود ئەوە بوو کە پارتی یعنی ئامادە نەبوو هەڵبژاردن بکات بچێتە هەڵبژاردن. پارتی ئێستاش ئامادەیە لە بۆ هەڵبژاردن، کات و سات بەنسبەت پارتی گرنگ نییە. 2 ساڵ بەر لە ئێستا کاتێک هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا نەدەکرا و دوا دەخرا پارتی ئەو کاتیش هەر ئامادەی هەڵبژاردن بوو، بەڵام وەکو هەموو لایەکمان دەزانین دیارن ئەو لایەنە سیاسیانەی لە هەرێمی کوردستان کە لەو کات و ساتانە ئامادە نەبوون هەڵبژاردن بکرێت. پاش ئەوەی لە محکەمەی ئیتیحادی لە بەغدا بڕیاری ئەوە دراکە هەڵبژاردن بەو شێواز و بەو شکل و بەو دیزاینەی کە ئامادە کرابوو بەڕێوە بچێ و لە هەمووشی گرنگتر مەسەلەی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان لە ئێستادا سمبولی پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن و ئاشتی و تەباییە، بۆیە ئامادە نین بەڕاستی لەو ڕۆ پاشەکشە بکرێ و لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک تێبینی دیکە لە سەر مەسەلەی کۆمیسیۆنی باڵای عێراقی هەبوو بە تایبەتی لە خوێندنەوەی پەنجەمۆری دەنگدەران کە تێبینیەکان گەیشتون زیاتر لە نزیکەی 400,000 دەنگدەرە و دوای ئەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرۆر بارزانی نامەیەکی ئاراستەی محکەمەی ئیتیحادی کرد و ڕۆژی یەکشەممە محکەمەی ئیتیحادی ئەو ڕۆژەی دیاری کردووە بۆ دادبینی لە داواکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیاردان لە چارەنووسی هەڵبژاردننی خولی سێیەمی پەرلەمانی کوردستان. زۆر باش. لە ماوەکانی ڕابردوودا پارتی ئەیوت کە دەبێت هەڵبژاردن بە بەشداری پێکاتەکان بکرێت، نابێت بەبێ بەشداری پێکاتەکان هەڵبژاردن بکرێت. ئێستا بلاسخارد لە ئەنجومەنی نەتەوەیەکگرتووەکان ئەنجومەنی یاسایشی نەتەوەیەکگرتووەکان باس دەوە کات کە دەبێت بە بەشداری پێکاتەکان هەڵبژاردن بکرێت. خوێندنەوەتان بۆ مەچیە؟
هەڵبەتە پلاسخارت و نەتەوەی یەکگرتووەکان و ئەوانەی کە ئەو راپۆرتە ئامادە دەکەن لەسەر بنچینە و ئەساسێکدا راپۆرت ئامادە دەکەن هەر لە خۆیانەوە نییە بۆیە لە واقعی عراق و پاشان هەرێمی کوردستان وردەبنەوە ئێستا لە هەموو عراق هەتا هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگایەکانی عراق کە لە مانجی 12 ساڵی 2023 بەڕێوەچوو کە دەکاتە چەند مانگێک پێشی ئێستا لەو پارێزگایانەی کە نەتەوە و ئاینە جیاوازەکانی تێدا بوو لەبێن دەرێ کورسی بۆ پێکهاتەکان دیاری کرابوو بۆیە زەرورە و دەبێ لە هەرێمی کوردستانیش کورسی پێکهاتەکان پارێزراو بێت ئەو کاتەی کە کورسی پێکهاتەکان پارێزراو بوو پارتی دیموکراتی کوردستان لە هەر وادەیەکبی ئامادەیە بچێتە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە وەجارش کە دەڵێم ئەوان کاتێک راپۆرتێک پێشکەش دەکەن با دیدێکی واقعیانە تەمەشای هەرێمەکە و تەمەشای هەمووی عراقی باشە کاتێک کە بلاسقارت لە ئەنجومەنی یاسایشی نەتەوەی یەکگرتووەکان ئەڵێت دەبێت هەڵبژاردن بە بەشداری پێگاتەکان بکرێت پێگاتەکان بەشداریکردنی پێگاتەکان یاخود بەشداری نەکردنیان هەڵبژاردن هێڵی سوور نییە بۆ کۆمەلگەی نێودوڵەتی بەدڵنیاییەوە یعنی هەموو کات هەر شاندێک هاتبێتە هەرێمی کوردستان یان هەرێمی کوردستان لە هەر ئاستێک شاندەکانی چوو بێتە دەرەوەی وڵات یەکێک لەو خاڵانەی کە زۆر دەستخۆشیان لە هەرێمی کوردستان کردیا پاراستنی ئەو مەسەلەی پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردنەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆیە هەرێمی کوردستان نابێت لەوە پاشەکشە بکە و پارتی دیموکراتی کوردستان ئامادە نییە لە مافی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان پاشەکشە بکە و لەو سمبول و ڕەمزەی کە هەرێمی کوردستانی پێ وەسف دەکرێت و پێ ناسرایە ئامادە نییە پاشەکشە بکات زۆر باش کاک سەنگەر ئەگەر بێت و داواکەی پارتی و بلاسخارت جێبەجێ بکرێت ئێوە وەکو پارتی ئامادەم بچنە هەڵبژاردنەوە هەڵبژاردن بکەن پارتی دیموکراتی کوردستان جارشکە دەڵێمەوە لە یەکەمین ڕۆژ کە بەیاننامەی مەکتەبی سیاسی دەرچوو و ڕایگەیان لە چەند خاڵێکدا کە پێویستە ئەو کێشە و گرفتانە چارەسەر بکرێن ئەو دیزاینەی کە هەیە ئەو تێبینیە هونەریانەی کە هەیە ئەو کێشانەی کە پەیوەستە بە بەشداری پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان و دیاریکردنی کورسی و ڕێژە بۆ پێکهاتەکان لە هەرێمی کوردستان هەموو ئەوانەی کە چارەسەری ئەو گرفتانە بکرێ بەڵێ پارتی دیموکراتی کوردستان لە هەموو وادەیەک ئامادەیە بێتە هەڵبژاردن باشە ئەمە داواکاری پارتیە داواکاری بلاسخارتە ینی توانین بڵێن داواکاری ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتیشە بەگشتی ئەی بۆچی لایەن هەیە لە کوردستان لەمە تێناگا بۆچی لایەن هەیە لە هەرێمی کوردستان لەمە تێناگا پێ ڕاسترە هەڵبەتە ئەوانەی کە ئێستا نایانەوێ بەو شکل و شێوازە و بەو یاسا و بەو دیزاینەی کە لە نوێوە دادەڕێژرێتەوە بۆ پەرلەمانی کوردستان و بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە شێوەیەکی واقعی هەرێمی کوردستانە هەر ئەوانەش بوون کە 2 ساڵ لەمەوبەر هۆکاری ئەوە بوون کە هەڵبژاردنەکان دوا بخرێت بۆ 2 جار پەرلەمانی کوردستان وادەی هەڵبژاردنەکانی دواخست و ئەوە جواری چارەمینە وادەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لەلایەن سەرۆکایەتی هەرێم دیاری دەکرێت هەر ئەوان بوونە هۆکاری ئەوەی ئەو وادانەوە ئەو کاتانەی کە بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دیاری دەکرا ببێتە هۆی ئەوەی کە هەڵبژاردنەکان دوا بخرێ چونکە ئەوان دڵنیا بوون بەو یاسایە بەو شێوازە بەو ئازادیە بەو دادپەروەریە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێ زۆر دوا دەکەون و دۆڕاوی گەورەی هەڵبژاردنەکان دەبن زۆر باشە چارەسەرکردنی گرفتی پەنجەمەرەوەی کە پارتی گرفتی لەگەڵ هەبوو لە ماوەی ڕابردوودا کۆمیسیۆنیش بەڵێنی چارەسەرکردنی داوە و جێبەجێکردنی داواکانی بۆ هەڵبژاردن ینی بەشداریکردنی پێگاتەکان پێ دوایە بەمانە پێتان وایە وەکو پارتی هەڵبژاردنێکی ئازاد و شەفاف بەڕێوە بچێت طبعی هەڵبژاردننی ئازاد و شەفاف پێوەرێکی واقعی تێدایە کە پێویستە نوێنەری هەرێم لە هەموو ئەو داتا و سێڤەرانەی کە لە بەغدان بە شێوەیەک بەشداری کارایان هەبێ و ئاگداری هەموو وردەکاریەکان بن و پێویستە سندوقەکانی دەنگدان کاتێک دەنگدان ئێوارە کۆتایی پێدێ بە شێوەی بژاردننی دەستی لە بەرچاوی هەموو نوێنەری لایەنە سیاسیەکان لە هەمان بنکە
بنکەی دەنگدان لە بەرچاوی هەمووان ساز بکرێ و ئەو تێبینیە هودەریانەی کە هەیە ئەوەی کە زیاتر وابەستەی خوێندنەوەی 400,000 پەنجەمۆری هاوڵاتی و دەنگدەری هەرێمی کوردستانە و لەگەڵ ئەوەش بەشداری پێک هاتەکان بەڵێ هەمووان ئەو خاڵانە کە لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بوون ئەو شکل و شێوازەیە بەڵێ پارتی دیموکراتی کوردستان دەچێتە ئەو هەڵبژاردنە. زۆر باش کاک سەنگەر بلاسخان لە وتەکانی باسی لەوە کرد کە دەبێت لە 4 مانگی داهاتوودا وادەیەک دیاری بکرێت لەو 4 مانگە تێنەپەڕێت پێتان وایە لە 4 مانگی داهاتوودا وادەیەک دیاری بکرێت و لە هەرێمی کوردستان هەڵبژاردن بەڕێوە بچێت بەچارە سەکردنی و کێشانێک ێزە باس طبعی هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە هەموو لایەنە سیاسیەکان لێک نزیک بکرێنەوە بۆ ئەوەی و ئەوە بە گفتوگۆ دەکرێت بەڕاستی و ئەو گفتوگۆیە گرنگە سەر بگری لەبەرەوەی لە نەتیجە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان بە هەموو پێکهاتەکانەوە تەواو دەبێت بۆیە گرنگە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانیش لەو قۆناغەدا هەست بە بەرپرسیارەتی بکەن و بەس هەست بە هەستیاری قۆناغەکە بکەن و بێنە دەرباری ئەوەی کە وادەیەکی ڕێکەوتن لەسەر کراو لە کۆتایی مانجینۆ یان لە سەرەتای مانجیدا ئەو وادەی کە بەڕێز پلاسخارتیش ئاماژەی پێدا بەڵێ پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە بەڵام زەرورە هەموو پێکهاتەکان و هەموو لایەنە سیاسیەکان لەسەر ئەو وادەیە ڕێک بکەون بۆی ئەو جارە کە کاتێک دیاری کرا لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێت. بەڕێز سەنگەر کانەبی بەرپرسی لقی 23 پارتی دیموکراتی کوردستان سوپاس بامەدە زۆر ڕێز بەخێر.